سلااوان لەبێتووە کاتتان باش لەگەڵ هاوکارانم بەرنمەیەکی نوێ ئستادیۆمان بۆ ئامادەکردوون. بەرنامە ئەمجارەی ئستادیۆم تایبەت دەبێت بە تیپی بالەی یانەی پێشمەرگەی سلێمانی. ئەو تیپێوەرزی ڕابردوو بۆ جاری دووەم لە مێژوویدا توانی ببێتە پاڵەوانی خولی نوقبەی بالەی یانەکانی عێراق. بۆ وەرزی نوێش تیپی پێشمەرگە ئەرکی قورسە. ئەرکی یەکەمی پارێزگاریکردنە نازناوەکە و هەروە ئەرکی دووەمیشی بەشداریکردنیەتی لە پاڵەوانێتەکانی دەرەوەی عێراق بە تایبەتی پاڵاوانەتی وڵاتانی عەرەب و پاڵاوانێتی یانە پاڵەوانەکانی ئاسیا. ئێمەش وەک بەرنامە ئستادیۆم لە یەکەیەکی مەشق و ڕاهێنانی و تیپە لە هۆڵی یانەی سلێمانی ئامادە بووین و هەروەها گفتوگۆ لەگەڵ ڕاهێنەر و یاریزانان دەکەین لەسەر خۆ ئامادەکردن و شێوازی مەشق و ڕاهێنان و ئەو یاریانە دۆستانانەی بەنیازن وەکو ئامادەکاری بۆ وەرزی نوێ و پاڵاوانێتەکان ئەنجامی بدەن. دکتۆر سەلاح دیارە ئێوە وەرزی ڕابردوو بوونە پاڵەوانی خولی نوقبەی عێراق. ئەم ساڵ ئەرکتان زیاترە بێت بەم بارودۆخی کۆرۆنایە و بە وەزع نەخوازراوی کە دروست بووە چۆن بیرتان لەوە کردەوە ببن بە یەکەم تیپ ئامادەکاری دەست پێ بکەن بۆن دیاریزان ئیمزا بکەن هەروە تیپەکە کۆ بکەنەوە مەشق و ڕاهێنان دەست پێ بکەنەوە. سپاس بۆی بەڕێز کە ئامادەن لە هۆڵی یانەی وەرچی سلێمانی و سپاس بەڕاستی بۆ یانەی وەرچی سلێمانیش کە ڕێگەیان پێداین بۆ ئەنجامدانی چەند یەکەیەک مەشق و ڕاهێنانێکدا بەهۆی ئەوەی کە خولی تێنس وابزانم یانەی وەرچی پێشمەرگە هەیە. ئێمە وەکو یانەی وەرچی پێشمەرگە خۆتان دەزانن لە مانگی دووەوە دانیشتوین یاریزانەکان زیاتر لە 6 مانگە دانیشتون. دەتوانم بڵێم ئەمە دوای چەندین ساڵە هیچ ساڵێک بەو شێوە یاریزانان بە شێوەیەکی گشتی لە عێراقە دانیشتون و لە ڕووی جەستەییشەوە تەنانەت هیچ کار نەکەن بە حکمی ئەو ڕەوشە تەندروستی کە هاتوتە پێش. بۆیە ئێمە وەکو دەستەی ڕاهێنەران هەروەها لەگەڵ کاپتنی تیپەکە و دەستەی کارجێڕیانی وەرچی پێشمەرگەش بە خۆشحاڵیەوە بەڕاستی هاتنە پێش بۆ پشتگیریکردنی تیپەکە بە هەمان شێوە دووبارە بۆ دروستکردنەوەی تیپێکی بەهێز و تۆکمە بۆ ئەوەی هەم بەرگری لە نازناوی خولی بژاردەی عێراقی بکاتن و هەم یەکێکی بێ لە بەهێزترین ڕکابەرەکان. بۆیە ئێمە بەوە دەستمان پێکرد کەوا تیپی ساڵی ڕابردوو بمێنێتەوە بەهۆی ئەوەی گونجانێکی باش لە نێوان و هەماهەنگێکی باش لە نێوان سەرجەمی یاریزانەکانی یانەی وەرچی پێشمەرگە هەیە. وەیە دەتوانم بڵێم یانەی وەرچی پێشمەرگە تاکەیانە تقریبان 110 تیپەکەی گۆڕانکاری بەسەرداهاتوە ئەویش بەهێنانی یەک یاریزان بۆ شوێنی یاریزانی لیبرۆ و بەڵکو زیاتر لە 3 بۆ 4 یاریزانیش ڕۆیشتون. بۆیە دەستپێکردنی ئێمە کاتێکی زوو هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوی ماوەیەکی زۆر یاریزانەکان دانیشتنەوە پێویستمان بە کاتێکی زیاتەیە بۆ مەشق و ڕاهێنان. تووشی ئاستەنجی نەبووی لە کۆکردنەوەی تیپەکەت هەروەها بە تایبەت کە دوای ئەو ماوە زۆرە دانیشتن توانای جەستەی زۆر بە یاریزەکانەکان دابەزیوە ناتوانرێت بەو شێوەی کە پێویستە لەو ماوەی کە بۆی دانراوە بگەڕێتەوە دۆخەی جارانی. ناخۆش بەختانە بەڕاستی سەرجەمە یاریزانانەی کە لە ڕێزی پێکاتی وەرچیانی پێشمەرگە بوون پاساڵی پاریاریان کردبوو لەگەڵ دەستپێکردنەوەی گفتوگۆ لەگەڵیانە بۆ مۆرکردنی بۆندەکانی یاخۆ ڕێکەوتن لەسەر ئەو بڕە بۆندەی کە لەگەڵیان ڕێکەکەوین سەرجەم یاریزانەکان بە شێوەیەکی باش هاتنە پێش و هیچ کێشە و جرگفتێکی ئەوتۆ بۆ یانەی وەرچی پێشمەرگە بەڕاستی دروست نەبوو. مە لەلایەکی دووەم وەکو باسم کرد بێگومان تۆ پێویستت بە کاتێکی باشێ. ئێمە ئەمە هەفتەی سێمە دەستمان بە مەشق و ڕاهێنانەکان کردیە 3 هەفتە بە بەردەوامی 18 ڕۆژ 18 وحدەی یا یەکەی مەشق و ڕاهێنانمان لەناو هۆڵەکان ئەنجامداوە جگە لەوەی بەیانیانیش لە ڕووی جەستەییەوە ئاسن یاخود لە هۆڵی ئاسنی یانەی وەرچی پێشمەرگە کارەکەن یاریزانەکان. بۆیە دەتوانم بڵێم کاتەکەی تا ئەندازەیەکی باشە لەبەرەوەی خولی بژاردەی عێراقی بەپێی ئەو بڕیارە کە یەکێتی ناوەندی بالای عێراقی بڕیاری لەسەر بدات لە ڕۆژی 19 یازدێ کاتێ ئێستا یانەی وەرچی پێشمەرگە نزیکەی مانگەک و 20 ڕۆژمان لەبەر دەستە لە ئێستاوە جگە لەوەی کە ئێمە 3 هەفتەش کارمان کردی.
چەندین ڕێنمایی بۆ تیپویانەکان بڵاو کراوەتەوە لە ڕووی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. ئێوە تا چەند پێڕێی و ڕێنمایەکانتان کردو تا چەند بەر لەوەی مەشق دەست پێ بکەن پشکنینی ڤایرۆسی کۆرۆناتان بۆ یاریزانەکان کردو بۆ ئەو ئەگەر یەکێک لە یاریزانەکان حاڵەتەکەی هەبێت یاخود هەڵگری ڤایرۆسەکە بێت یاریزانەکانی تیشت تووشی و ڤایرۆسە نەبن. ئێمە وەکیانێ وەرشی پێشمەرگە خۆشببختانە یاریزانەکان بەڕاستی چکە خۆ دەزانی زۆربیان مامۆستان و یا لە پیشەی بەرزتریشن کارەکەن تا ئێستا هیچ عرازێکی ئەو نەخۆشیە یاخود با بڵێن شتێک نیشانەکان ئەم نەخۆشیە لە یاریزانەکان ئێمە دەرنەکەوتووە و ڕۆژانش لە کاتی مەشق و ڕاهێنانەکان هەوڵ دەدەین یاریزانەکان تا ئەندازەیەک لێک دوور بن لە کاتی خۆگەرمکردنە لە کاتی ئەنجامدانی مەشق و ڕاهێنانەکاندا ینی مڕاعاتی ئەوە ئەەکەین کە زیاتر مەترێک بۆ مەترونی وێک یاریزانەکان لێکتری دوور بن هەندێک حالت نەبێ زۆر بەکەمی کە ناچاری مەشقڕانانەکە وایە لێت نزیک بێتەوە ئەگەر نا ئەوش بۆ کاتێکی زۆر کەمە بۆیە بە شێوەیەکی بەردەوامیش چاودێری یاریزانەکانەکەین لەخوا بەزیاد بێت تا ئێستا وەکو باسم کرد هیچ نیشانەیەک لە هیچ یاریزان یعنی وەرزی پێشمەرگە دەرنەکەوتووە و ئەوەی هەشە ئەوەیە یاریزانەکانی یانی وەرزی پێشمەرگە تێکەڵ نابن بەڕاستی بۆ نمونە دانیشتن لە شوێنە گشتیەکان و یا سەردانکردنی بازار و یا چەندین شوێنەکانی کە بە پێچەوانەوە زۆر وەکو دەڵێ ڕێنمایەکان بەباشی جێبەجێ دەکەن سەبارەت بە دوورە پەرێزوەستان و تێکەڵ نەبوون بە خەڵک و دابەش لە یانەشە ئەوە بوو دابش بوونە بۆ چەند لە چەند ژوورێکە ئەوە نییە هەمیان لە یەک شوێن نیشتە جێبوون لە یەک ژوور ئامادەبن بە پێچەوانەوە یاریزانەکان ئێستا لە چوار ژوورن یعنی دابش کراون بەسەر چوار ژوورن ئەو یاریزانانی کە لە دەرەوەن بۆیە ئەمەش یارمەتی دەرێکی باشەوە بۆ ئەوەی کەوە بۆگە تێکەڵ یەکتری نەبین نزیک نەبینەوە ئینشاڵە لەو نەخۆشیش بەدورن. انشاءڵڵا دکتۆر باسی لەوە کرد ئێوە زیاتر پێکاتەی وەرزی ڕابردووتان هێناوەتەوە چەند یاریزانی ڕۆیشتووە پێ دوایە بۆ پێکاتی وەرزی ڕابردوو وابزانم ساڵ یەک دوو یاریزانی تازەشتان هێناوەتە ڕیزیانەکەتان دەتوانن پارێزگاری لە نازناوەکە بکەن. پێم وایە ینی وەرشی پێشمەرگە یەکێک دەبێت لە بەهێزترین یانە ڕکابەرەکانی بۆ یەکلاییکردنەوەی نازناوی خولی بژاردەی عێراقی بۆیە ئەو پێکاتەیە کە ئێستا لە ئێلای من و بەڕێز کاگەر دەلان و هەروە مامۆستار دەلان و ئەو کە سەرکەشیش کە لەگەڵمانە لە دەستەی ڕاهێنەرایەتی تیپەکە بەڕاستی خاوەن یاریزانی زۆر باشە یاریزانەکان دوو جۆرن یاریزانمان هەیە یاریزانی زۆر خاوەن ئەزمونن بەڕاستی هاوشێوەی عەلی تاها کاپتنی تیپەکەی هاوشێوەی دیاری ئەسعەد کە ئەرتیکازە هاوشێوەی وەلید عارەب هاوشێوەی ئاس و هاوشێوەی مەسەلەن حسێن نەمیر یاریزانی باشتریشمان یاریزانیشمان هەیە کە با بڵێن لە گەنجە عەباس کە و سەیف کە تا حەدێک بۆیە تیپەکەی ئێمە پێکاتوە لە دوو بەشێکیان یاریزانی گەنجن لە تەمەنداواشن بێ بەشێکیان خاوەن خبرە و ئەزمونێکی یەکجار زیادی گەورە و بەهێزیان هەیە بەڕاستی ئەمە وای لێکردیەکەوە یەکێک بێت لە بەهێزترین خاڵەکانی تیپیانی وەرزی پێشمەرگ. وەرزی ڕابردوو چەند یاریزانێکی زۆر بەرز دەرکەوت لە تیپەکانی بەحری غازی باشوور هەروە شۆرتە ئەمانە خاوەن چەند یاریزانێک بوون هەوڵتان نەداوە ئێوە یاریزانانە بهێنە ڕیزی یانەکەتان بۆی سوودی لێوەرگن بە تایبەت کە ئەرچی ئێوە ئەمساڵ قورسترە بێت لە تیپەکانی تر بەشداری دەرەشیتانە بێت. خۆتەزانی تۆ زۆر زەحمەتە بتوانێت نمونە پێکاتەکەت کە چواردە یاریزان بێ هەر چواردە یاریزانەکە لە ئاستێک یەکجار زۆر بەرزە چونکە ئەو کاتە پێویستیت بە بۆندێکی یەکجار زۆر هەیە بۆیە هەموو تیپەکانی عێراق وایە لە دنیاش زیاتر وایە بەڵام بەتایبەتی لە عێراق ئێمە کاتێکارەکەین تۆ لە قۆناغی یەکەمدا بیرەکەیتەوە لەو یاریزانانەی کەوا پێکاتە سەرچیەکەی تۆ پێک دێنن لە قۆناغی دووەمدا بیر دەکەین و لەو یاریزانانەی کێ دەگن بۆیە ئێمە بۆ پێکاتە سەرچیەکە ئەو یاریزانانی کە ئێستا لە ڕیزی پێکاتە یانی وەرشی پێشمەرگەن پێمان وایە ئەمانە باشترینەکانی عێراقن ناڵن هەرە باشترینەکان بەڵام باشترین یاریزانەکانی عێراقن بۆیە لە دووەمیان کە هەندێک لە یاریزانەکان هەندێک یاریزانمانێ ڕاستە هەیە دەگن بەڵام یاریزان یەکجار خاوەن بە ئەزمونن و یاریزان یەکجار باشن بەڵام خۆیان لە یانەی وەرشی پێشمەرگە حەزەکە ببینن بۆ نمونە یاریزان ئاس و عادل یەکێکە لە باشترین ڕافعەکانی عێراقی بەڵام لەگەڵ عەلیتا هەردووچیان بەیەکە و تەواوکەری یەکترن بۆ ئەو ئەمە یەکێکە لە مەسەلەن بۆ نمونە ئێمە وەلید عەرەبانێ لە لێبرۆ یاریزانێکی دیکەمان هەیە کە چەندین ساڵە زیاتر لە 4 بۆ 15 ساڵ لە ڕێزی پێکاتیانی وەرشی پێشمەرگەیەکە نەهەرۆیە هەنی بۆ ئەگەر تەماشا بکەین دەبینین حتا ئەو یاریزانانەی ئێمە ڕاستە لە لای ئێمە یەدەگن بەڵام لەسەر ئاستی خولەکان باشترین بەڵێ بە خۆشتان دەزانن دائیمەن تیپ یاریزانی سەرەکی هەیە و کۆمەڵی یاریزانێکی دیکەش هەیە لەو کاتانەی کە پێویستن
چ لە کاتی گۆڕانکاریەکی تەکتیکی بی چ لە کاتی گۆڕانکاریەکی دوورەوە وەکودرێ پێکانێکی یاریزانێک بی چ لەوەی کەەوە یاریزانێک لە ڕووی جستەیەوە ئەو کاتە بۆ ئەو یاری ئامادە نەبێ یاخود تووشی لە ڕووی دەرونی مەسەن نەخۆشیەوە لەبارێکی نەخۆشی جستەیەکان یاخود هەر نەخۆشیی دیکەیە بێتن نتوانێت ئەم ڕۆژە یاریی باشت بۆ ئەنجامدا بۆیە بە شێوەیەکی گشتی تۆ پێویستیت بە هەموو یاریزانەکان هەیە کەواتە تۆ لەم وەرزەیە هەوڵت داوە یادەگ و سەرچیت هەمان ئاست و هەمان ئەزبوون و توانابێت ئێمە برن بێگومان فروقات هەیە جیاوازی هەیە بەڵام ئەو جیاوازیە زۆرە نییە لە هەندێ پۆستەکانە نەخێر ئەو جیاوازی گەورە گەورەیە نییە مەسەلا بۆ لە پۆستی چوار ئێمە یاریزانێکی لاومان هەیە لە ئەستێکی یەکجار بەرزدایە لەوەیە من متمانەی تەواوم پێ هەیە لەوەیە لە ساڵێک بۆ ساڵێکی دیکە یەکێک دەبێت لە باشترین یاریزانەکانی عێراقی کە ڕابەرە کوڕێکی کوردە خەرکی کەلارە یەکێک بێ لە باشترین یاریزانەکان بەڕاستی ئیمکانیەتێکی زۆر باشی هەیە وردە فێرە ئەوە دەبێتن کەوا ئەزمون وەرگێ و ئەم ساڵ هەوڵ دەین زۆرترین یاری پێ بکەین بۆ ئەی لە ساڵانی داهاتوو دەبێت یەکێک لە یاریزانە سەرچەکان یانیوەرسی پێشمەرگە بۆیە لە زۆر پۆست ئێمە ئەومان هەیە بەڵام وەکو باسم کرد دایمەن پێکاتی سەرچی هەیە لە هەموو دنیا بۆ پێکاتی یاریزانێکی دیکەشەیە کە یاریزانێکی یەدەگە بۆ یارمەتیدانی پێکاتە سەرچیەکە ئەو یەدەگەتی لە یاریەکە یەدەگە بەڵام لەوەی بە بەردەوام یەدەگ نییە کارۆی دوو خاڵ یاریەکاتن چارەنووس یاریەکەت بۆ یەک لایەکاتە دکتۆر باس لە بۆندی یاریزانان کرد خۆ دەزانانی ئێستا لە هەموو جیهان بۆندی یاریزان دابەزیوە توانای دارایی سەرزەمیانەکانیش خراپ بوو زۆر یانەی بەهێز و ناودار هەیە تووشی قەیرانی دارایی بووە پێشمەرگە تا چەند ئەم ساڕەچاوی بۆندی کردووە دەتوانین بڵین بۆندەکانی بە هەمان وەرزی ڕابردوو یاخود نرخی بۆندەکان دابەزیەوە سەقفێکی زەمەنیمان پێ بڵێ بۆندەکانتان لە چەند بۆ چەندەوە دەست پێەکەن سەبارەت بە دەستی کارجێڕیانەوەرش پێشمەرگە بەڕاستی یعنی مای دەستخۆشین بۆ ماوەی من ئەمەوە ئەگەر هەڵە بم 15 ساڵە لەگەڵ تیپیانەوەرچی پێشمەرگە کارەکەم بەبەردەوام دەستی کارجێڕیانەوەرچی پێشمەرگە تیپی یەکەم کە بیریان لێ کردوەوە بۆ خولی بژاردەی عێراقی و خولی عێراقیەکان تۆپی بالە بووە بۆیە هەوڵدن پێی توانە بەپێ ئەو داهاتێکە لە بەردەستی دەستی کارجێڕیانەوەرچی پێشمەرگەیە یارمەتی تیپەکە بدەن و دەتوانم بڵێم بۆ ئێستا ئەو بۆندانەی کە یانەوەرچی پێشمەرگە کراون لەگەر یاریزانەکان لە ئاستێکی یەکجار باشدایە کەمترین و زۆرترینیان چەندە بێت لەوەیە مەسەرەن بۆ نمونە تێیدا هەبێت کەمترینیان مەسەرەن تۆ یاریزان هەیە جیاوازەکە بۆ ساڵی یەکەم تازە هاتی و یاریزانێکی لاو دەتوێت دروستیکەی چکمە بۆندەکەی ئەو زۆر جیاوازە بەڵام یاریزانێکی دیگە دەتوانم بڵێم لە نێوان 10 ملیۆن بۆ نزیکەی ئەگەر لەوەیە بچینە بە معدلی لەوەی بچینە 30 بۆ 35 بەڵام تۆ یاریزانێکت هەیە لەوەیە لە سەروی ئەمە بوو بەزیەک یاری بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی وەری بگری نەخێر لەوەی بۆندەکەی ئێمە بە شێوەیەکی گشتی یعنی دەتوانم بڵێم لە 30 کەمتریش ڕادوەستی بە شێوەیەکی گشتی کاری دابەزینی نرخی یاریزانی بالە بۆچی دەگەڕێنەوە گەر بە بەراورد دەگەڵ ساڵی ڕابردوو بۆ منە علیتەها کە ئێستا کاپنی تیپەکە کاتێک ڕووی لە یانەی غاز و بەحری و ئەو یانانش ناوەڕاست و باشووری عراقی بۆندێکی زۆری هەبوو بۆندەکەی ڕەنگە یانەی پێشمەرگە نەتوانێت دە بڕە بۆندە بدات بە یاریزانێک بە دوو یاریزانیش ڕاستە ئەوت پێیوەست نییە بە تەنها بەیانێوەرشی پێشمەرگە ئەمە پێیوەستە بە هەموو عێراقەوە ئێستا گەر سیر بکەن دەبینین لە هەموو تیپی بالێ بە شێوەیەکی گشتی یعنی ئەوە نییە بۆ نمونە تیپی بە یاریزانێکی ئێمە بۆندەکەی کەم بۆ تۆ بۆ نەجاران ئێستا باس کرد علیتاها بۆ ناگەر بۆندێکی مۆر کردی بە 150 میلیۆن ئێستا ئەگە بۆندێک مۆر بکاتن مەسەلەن بۆن بە بە نمونە 30 بۆ 35 میلیۆن جاروەیە ئەمە مانای ئەوە نییە ئەو پەیوەندی بە ئاستەوە نییە پەیوەندی بە ڕۆژە ئابوووریەکەی و بە شێوەیەکی گشتی چونکە هەموو عێراق وایە هەر ئەمەشوانین مەسەلەن بۆ لە عێراق جاران بۆندەکان 120 میلیۆن 100 میلیۆن 90 میلیۆن ئێستا بە پێچەوانەوە ئێستا زۆر لە خوار بۆندەکانی ئێمەشن بەشێکی زۆریە بۆ پەیوەندی بەلایەنە ئابوووریەکەی هەموو عێراقۆیە خۆتان تێدا دەژین وابزانم تەنها بالەش نییە بەڵکو حتا ئەگەر تۆپی پێش بەراورد بکەیت لەگەڵ چەند ساڵێک بەر لە ئێستا زۆر کەمترە ئێستا ئەگە بەراوردی بکەین ئەگەر باسکە باس بکەین کە دەبین بۆندی باسکی ئەکجار بەرز بوو جاران لە عێراقا بەتایبەتی پیشەگەرەکان یاریانە کرد ژمارەی پیشەگەری هەتا ئەمریکیەکان یاخود NBA داهاتن ئەوانەی کە دوورکەوتون و لێ بۆندی زۆر وەکو درێ خەیالیانە بوو بەڕاستی بەڵام ئێستا بۆندەکان زۆر بۆندی ئاساین بۆی ئەمە پەیوەندی بە ڕەوشە عامەکەی عێراقەوە هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا تۆ گرنگ لێرەدا ئەوەیە بەردەوام بیت دانە بڕیت هەوڵ بدەیت چونکە هەر دابڕانێک بەڕاستی دواکەوتنێک
ئەوەی کە یارمەتی دەربووە بۆ ئەوەی تیپیانی وەرچی پێشمەرگە یەکێک بێ دائیمەن لە ژمارە هەرە بەهێزەکانی خولی بژاردەی عێراقی بەردەوامبوونی لە خولی بژاردەی عێراقی باس لە دانەبڕان کرد خۆت پلانت هەبووە لەو کاتەوەی ئەرشی ڕاهێنەری یانەی پێشمەرگەت وەرگرتووە بەردەوام لەگەڵ یانەکە هەموو وەرزێک چەند یاریزانێکی لاو تێناوەتە پێشەوە ئەو یاریزانە ناوانە لەگەڵ تیپی پێشکەوتوانە لە دوو وەرزی دوای ئەوە بوونەتە یەکێک لە یاریزانە ئازبەرزەکان یاریزان لێهاتوەکان بۆ ئەم وەرزە تا چەند ئەم پلانە جێبەجێ ئەەکەی کە هێنانە پێشەوە یاریزانی لاوە ئێستا ئێمە سێ یاریزانمان لە بەردەستە بە شێوەیەکی سەرەکی یەکێ لە یاریزانەکان یاریزانێکی پۆستی دووە کە ساڵی یەکەمێتی لەگەڵ یانێوەرچی پێشمەرگە چەند مانگێکە کارەکاتن پێم وایە لە داهاتوو زۆر باشە بێ یەکێ لە یاریزانەکانی دیکە ئەوە لە ساڵی پارەوە لەگەڵ یانێوەرچی پێشمەرگە بوو کە یاریزانی ئەرتیکازە و محەممەد ئەویترێن عەبدوڵڵا بوو وە کوڕێکی لاوی دیکە شاتی 2023 بۆیە هەوڵە دەین کارەکەین لەگەر ئەوەی بتوانین تا چەند ئەوانە پێشکەون و پێشم وایە بە تایبەتی یاریزان عەبدوڵڵایان وەکو دەڵێ مستەقبل داهاتوێکی زۆر باشی هەبێت ڕێگەنەدان بەهێنانی یاریزانی محتەریف تا چەند ئەمە بۆ ئێوە سوودی ئەبێت یاخود بە پێچەوانە زیانی ئەبێت خۆی سوود و زیانەکانی لە چێ بەڕاستی یاریزانی پیشەگەر ئاستی خولەکە بەرزەکاتەوە ئەمە حقیقەتێک بەڵام ئەو جۆری ئەو پیشەگەرانی کەوا دێن بۆ عێراق یاریەکەن چۆنن و بەڵام بۆ ئێمە سەبارەت بەیانی وەرچی پێشمەرگە ئێمە پێم وایە پیشەگەر هیچ زیادەیەک یاخود ئێڵافەیەک ناکاتە سەر تیپیانی وەرچی پێشمەرگە چکە هەموو مەراکزەکان یانی وەرچی پێشمەرگە زۆر باشن و پێویستمان بە یاریزانی بەڕاستی پیشەگەر نییە ئێمە وەکو یانی وەرچی پێشمەرگە بەڵام ئەگەر بێت و پیشەگەر لە عێراق بە شێوەیەکی فەرمی اتحادی عێراقی بڕیاری لەسەردا ئەو کاتە بتوێنێتەوە ئەگەر یاریزانێک بێ یا دوان بێت لەوەیە ئاستی خولەکە بەرزتر بێت چکە ئەو بەڵام بەمەرزێک ئەو پیشەگەرانی کە دێنە عێراق یاخود یاریەکەن لە خولی بژاردەی عێراقی لە ئاستێکی باش دابن ئەم ساڵ ئێوە هەلیەوەتان هەیە بەشداری لە دوو پاڵەوەنتی گرنگکەن لە دەرەوەی عێراق وڵاتانی عەرەب و ئاسیاش تا ئێستا خۆتان یەکلا کردوتەوە لە کام پاڵەوەنتی بەشدارە بن یاخود بارودۆخی دارەی ڕێگەتان نادات بەشداری ئەمە لەوەی پەیوەندی بەدەستی کارژێڕیانی وەرچی پێشمەرگەوە هەیە ئەوان نتوانن بڕیار لەسەرەوە بدەن کە ئایا تیپیانی وەرچی پێشمەرگە بەشدار بێت لە کام خولەدا ئەوەی کە گرینگە لەسەر ئێمەیە ئاگادار بکرێنەوە لەوەی ئێوە بەشدارە بن مەسەلەن بۆن ئێوە تواناتانێت لە کامە خول بەشدار بن و بۆتان هەیە یاخ دەتوانن ئەو کاتە ئێمە ئەتوانین ئەگەر اختیارەکەت بۆ دیاری بکەن تۆ لە کام خولیان بەشدار من پێم وایە ئەگەر اختیار بۆ ئێمە بکەن ئێمە بەشدار بین لە خولی ئاسیوی زۆر باشترە چونکە ناوانێ وەرزش پێشمەرگە بەشداری کردی لە خولی عەرەبی زیاتر لە 2000 بۆ 3000 بۆیە چوون بۆ ئاسیوی لەوەی هەنگاوێکی زیاتر بەرەو پێشەوە بچێ و خۆشت دەزانی تۆ لەسەر ئاستی ئاسیا یاری بکەیت کۆمەڵە وڵاتێکی زۆر بەهێز لە بەتایبەتی لە تیپی با لە یەکێ لەوانە کە ئێرانە مەسەلەن بۆ نمونە چەند وڵاتێکی دیکەی کە بەشدارە بن لەو خولەدا بۆیە هەر خۆی لە خۆی بەشداربوونی یانی وەرزش پێشمەرگە یەکێکە لە دەستەکە بۆ پێکاتێ دەتوانی بەشدار یاخود لەو کاتیا پێویستت بە یاریزانی ترەبێت بێگومان پێویستت بە یاریزانەیە چکە تەنانەت کاتێک کە وڵاتێکی وەکو ئێران یا وڵاتێکی وەکو قەتەر یا وڵاتێکی وەکو وڵاتە پێشکەوتەکانی دیکەی کە بەشدارن لە خولی ئاسیویە پشت دەبەستن بە یاریزانی پیشەگەر نەک پشت دەبەستن تەنها بە یەک یاریزانی پیشەگەر زۆربەی کاتەکان ئەوان زیاتر لە سێ یاریزان یاخود بەلایانی کەم سێ یاریزانی پیشەگەر دەهێنن دوانیان کە لە ناو گۆڕەپان و مەدان یەکەشیان یەدەگە نەوەکو تووشی چێشەژون جا ئێمە وەکو یانی وەرچی پێشمەرگە وەکو عێراق بە شێوەیەکی گشتیەکە تەماشا بکەین ئاسمان لە چاو ئاسیا بمانەوێ نەمانەوێ ئەوان لەسەر ئێمە هەن جیاوازیەکی زۆر هەیە بۆیە تۆ پێویستت ئەگەر ئەوان پێویستیان بە یاریزانێکی پیشەگەر بیلەوەیە تو پێویستیت بە دوو یاریزانی پیشەگەر بەڵێن چی بە هەندەرانی پێشمەرگە هەدەیت ئەم ساڵە توان پارێزگای لە نازناوەکە بکەن ئێمە وەکو دەرێ وەکو لەگەڵ دەستەی کارگێڕی دەستی ڕاهێنەرایەتی دەتوانم بڵێم ئەو بەڵێنە بە هاندەرەکانی یانی وەرچی پێشمەرگە بدەم لە هەر شوێنێکەوە بنکەوە تیپەکە دڵنیان دەکەمەوە کە لە ئاستێکی زۆر باشە بێ و دەتوانێت بەرگری لە نازناوی خولی بژاردەی عێراقی بکاتن و بێت بە پاڵەوان بۆ جاری سێم ئینشاءڵڵا.
دکتۆر وەلی دیارە تۆ چەند وەرزشی جیاواز لەگەڵ پێشمەرگە بوویت وەرزی ڕابردوو لەگەڵ هەولێر وەرزەکانت لەگەڵ پێشمەرگاوە هاتو چوونت هەیە لەگەڵ پێشمەرگە هۆکاری چی بۆم ساڵ جارێکتر گەڕایتەوە بۆ یانەی پێشمەرگەی سلێمانی پێشمەرگە پاڵەوانە دەتوانێت هەلی زیاتر بە تۆ بدات بۆ بەشداریکردن لە پاڵۆنتیکانی دەرەوە و هەروە جارێشتیش لەگەڵ هەبژاردی عێراق یاخود زۆر جار وتوتە ماڵی دووەم و پێشمەرگەیە سەرەتا سوپاسان دەکەم بەخێر بێن سپاس بۆ توش هۆکاری گەڕانەوەم بۆ پێشمەرگە بەڕاستی ئەمن نەک ماڵی دووە ماسەن ئێستا بوو بە ماڵی یەکەمم ئەوەندەی لە پێشمەرگە بوومە هەولێریش هەر ماڵی یەکەمی منە بەڕاستی منیش یاریزانم حەقێکی تایبەتی خۆم هەیە بتوانم لە یانەیەک یاری بکەم کە هەر کەسێک بێت لێم بباتەوە بۆ من خۆش نییە پێم خۆشە لە یانەیەک بم یاریزانی پاڵەوانی تێدا بیتن یاریزانی باشی تێدا بیتن ئێستا یانی پێشمەرگە یەک لەو یانانەیە کە ڕکابەرێکی بەهێزە لەسەر هەموو عراق نەک ئەم ساڵ کە ئەم ساڵ پاڵەوان بوو بەڵکو هەموو ساڵەکانیش بۆیە من پێم خۆش بوو ئێمەش گەورە بووینە گەیشتنە ئاستێک دەبێت ئیشی خۆمان بکەین نەک ئەو ئیشانە لە ناو یاریگا بکەین یارمەتی یاریزانی تر بدەین بۆیە یانەی پێشمەرگە یانەیەکە هەم لە خولی دەرەوە هەم لە خولی ناوە کاریگەریش تایبەتی هەیە لەسەر هەموو یاریزانەکان و ڕکابەریشە لەگەڵ هەموو یانەکان بەڕاستی بۆیە من هاتوومەوە پێم خۆشە ناوی پێشمەرگە ناوێکی گەورەیە بتوانین بە هەمومان پشتگیری بکەین و ئەو ناوە ڕاگرین و چۆن قارەمانی یاخود بڵێن پاڵەوانی خولی نایبی عراقین هەروە پاڵەوان ببینەوە کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریشی زۆری لەسەر سەرجەم یاریزان و بواری وەرزش دروست کرد کاریگەریش لەسەر ئێوە لە ڕووی توانای جەستەیەوە یاریزان پێویستی بەوەیە ڕۆژانە مەشق و ڕاهێنا بکە ڕۆژانە بێتە نێو یاریگا هۆڵەکان بۆ ئەوەی دانەبڕێت کاریگەری لەسەر توانای جەستەیی نەبێت کاریگەری لەسەر ئێوە دروست کرد ئێمە بەتایبەت بە تاکید کاریگەریشی زۆری دروست کرد بەڵام نەک بە تەنیا کاریگەری جەستەیی بەڵکو کاریگەری دەنویشمانە سەر دروست بوو ئێمە وەکو وەرزشوان جگە لە وەرزەکە دەوامی تریشمانێ ئەسڵەن لە شەو ڕۆژەکە 6 ساعت لە ماڵ نین یعنی فێر نەبووین بەڵام خۆشبەختانە ئێمە لە کاتێکی وازوو دەستمان بە مەشقەکانمان کردەوە دەتوانین ئەو ئامادەیە جەستەیانی خۆمان بکەین کە زووتر لە یانەکانیتکە ئامادەبین چونکە ئێمە وەسێ هەفتەیە دەستمان بە مەشقەکانمان کردووە یانەیە تا ئێستا تیپی دروست نەکردووە یاخود یانەیە تیپی دروست کردو تا ئێستا مەشقیان نەکردووە بۆیە زۆر کاریگەری نابێت لەسەر ئێمە بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەریشی هەر هەبوو کەواتە ئامانجی ئێوە ئەم ساڵ پارێزگاریکردنە لە نازناوە کەروە دەتوانن ڕکابەری سەر زەمیانەکانی تریش بکەن ئاکید ئێمە بەڕاستی چونکە یانەی پێشمەرگە تەنها منی زیاد کردەوە لەگەڵ یاریزانێکی گەنج یاریزانەکان هەمویان پارپاڵەوان بوونە و منیش هاتووم بۆ وەکو یارمەتی دەرەک ئینشاءڵڵا پارێزگاری دەکەین لە نازناوەکە و دەتوانین ئەنجامی باشتریشمان هەبێت لە دەرەوەش ئەگەر ئیشاڵڵا ئەگەر کۆرۆنا لێگەڕێتن یاریەکانی دەرەوەش ئەنجام بدرێتن ئینشاءڵڵا وا دەکەین ئەو ساڵ دری هەموو جەماوەرانی کوردستان و بەتایبەت یانی وەرزش پێشمەرگەش خۆش بکەین ئەم ناوە گەورێش بپارێزین و ببینەوە پاڵەوانی خۆلی عراق بەڵێ هێنانی یاریزانی محتەرف لە نێو کەسانی ئەکادیمی و ڕاهێنەر و یاریزانان بۆ چوونی جیاوازی لەسرە تۆ وەکو یاریزانێکی دیار وەکو یاریزانش محتەرف لەبەرەوەی لەگەڵ هەڵبژاردەی عراقی ژیاریت کردووە پێ دوایە هێنانی یاریزان لە دەرەوەی عێراق کاریگەری لەسەر ئاستی یاریزانەکانی تر دەبێت و دەتوانرێت ئاستی باشتر پێشکەش بکەن بەخۆی هێنانی یاریزانی دەرەوە کاریگەری لەسەر خولەکە دەبێت لەسەر یاریزانەکان کەمتر دەبێت چونکە بەڕاستی هەر یاریزانێک لە دەرەوەی عێراق بێت یاریزانێکی خۆت لەو پۆستە دەمرێت چونکە گەر یاریزانێک بێنی مەسەلە مرکزی چوار بێت مرکز چوارێکت بۆ ساڵێک دەمرێت و سنتەرێک بێنی سنتەرێکت دەمرێت یعنی بۆ ئەوەی ئیسفادەی هەیە بڵی سوودی نییە سوودێکی هەیە بەڵام سوودێکی دیاری کراوی هەیە وەکو ئەوە نییە کە یاریزانی خۆت گرنگی پێودەی بۆیش ئەوە سێم ساڵە تا ئێستا یەکێتی تۆپی باڵی عراقی ڕێگە نادەتی یاریزانێکی دەرەوە لە خۆلی عراق یاری بکەن تەنها بە یاریزانەکانی عراق. ڕاستە یانەکانی تریانی بۆنیان پێشکەش کردوم بەڵام تاکو ێستا لە پێشمەرگە ماونێتەوە خۆی ڕاضە لە هەر شوێنە مرتاح بیت و بتانی ئەو ئەدایە کە خۆت هەتا پێشکەشیکەی ئەوە سەروی هەموو شتێکە من تاکو ێستا لە پێشمەرگە مرتاحم و ئەو ئاستەی کە خۆم ئەمەوێ پێشکەشیەکەم و لەخوا بەزای تا ئێستا ماوە بە دڵنیاییەوە
فەرقی هەبووە زیاتر بووە لەو بۆندەی پێشمەرگە بەڵام تر نەگونجاوە بارودۆخێک نییە بۆ نمونە من ئێستا ینی فەرمانبەرم مۆزەفم ئەوە یەکەم ڕێگر بووە دووەم خۆشم لە پێشمەرگای تا ئێستا مرتاحبووم بیری ئەوم نەکردووە بچمە دەرەوە کۆرۆنا زۆرێک لە یاریزانەکانی لە وەرزشکردن پەرخست بەڵام لە هەمان کاتدا و یاریزانانێت خاوەن ئاستێکی بەرز بوو خاوەن ناو ناوبانگ و نیانهێشت کاریگەی لەسەر توانێت جەستەیان دروست بکات لە ماڵەوە لە شوێنێک لە شوێنەکان بەتەنها مەشق و ڕاهێنانیانە کرد ئێوە تا چەند توانیتانە و پلانە جێبەجێ بکەن مەشق و ڕاهێنان لە مەشق و ڕاهێنان بەردەوام بن و دانەبڕێن بۆی توانای جەستەیتان دانەبەزێن بەڵێ ئەم مدەیە ئەم چەند مانگە ڕاستە هەموو شوێنەکان قاعەکان هۆڵی وەرزشکردنەکان هەمویان داخراون بەڵام ئێمە توانیمانە لە ماڵەوە بێ لە هەر شوێنێ بێ بۆ خۆمان بجوڵێنێ ئەو دانەبڕێن لە وەرزشەکە مدەی چەند مانگێکە ئەمە بەردەوامی لە وەرزشکردن لە ماڵەوە بوو بێ یان لە قاعە ئاسنی نادی بوو بێ بەردەوام بووین دانەبڕاوین ئینشەڵا بۆ وەرزی نوێ زۆر بە باشتر دەرەکەوینەوە لە ساڵی پار متمانەیەکی باشم بە هاوڕێکانم هەیە چونکە هەمان ئەو هاوڕێن بوون کە پار ساڵ توانیمان ئەو پلە باشە بتوانیم یەکەمی عێراق بین و ئینشاءڵڵا ئەمساڵ هەماشت دووبارە بکەینەوە ڕقەمێکی باشمی لە عێراقا ئەوە نییە بڵێن من کە بیدایەت عەقد دەکەم وەکو یاریزانێکی ئەساسی عەقد کەم یا یاریزانێکی احتیاط عەقد دەکە ئیمزایان مەرجێ ڕاستە چەند مەرجێ هەیە لە بینی یاریزان و نادیەکەیە بەڵام ئەوە نابێتە قیاس کە من عەقد کەم لەگەڵ نادیا بڵێم ئللا ئەبێ بە ئەساسی یاری بە چونکە لە ڕاضەیە ئەساسی و احتیاطی نییە ڕۆژە بێ یاریزان ئەدای باش ناکە ئەبێ دانیشێ برادەرەکەی بێتە ناوە ڕاضە ئەوەیتیانە عەقدی ئەساسی و بەڵام زۆر جار بینیومانە لە کاتی یاریەکان و بە شێوەش ڕاستە خۆش یاریزان لە ڕاهێنەرەکەی تووڕە بووە یاخود بۆتە دەمە بۆڵی لەگەڵ ڕاهێنەر لەوەی کە لە یاریکە هێناوێتە دەرەوە بەشداری پێ نەکردووە هەلی یاریکردنی کەمی پێداوە ئەوە ئیشوکاری مدەڕیبە بۆ نمونە ئەو ڕۆژە ئەو یاریزانەی بەدڵ نەبووە نەیتوانێت ئەدای بکە یاریزانیش ناتوانێت هەموو ڕۆژێ ئەدای تایبەتی خۆی بکات دیارە ئەو کەسە کە چووەتە ناو ئەدایکی باشی کردووەتەوە مدەڕیب دووبارە بەدیەکاتەوە لەوە چێ پێی ناخۆش بێت ئینشاءڵڵا ئەوەی لە تواناما بێ من هەوڵە دەم و زیاتر لەوەی کە ئێستا خۆم چاوەڕێ زیاتر هەوڵە دەم کە بتوانم یەکێک من لەو یاریزانان پێشەکی بە خێراتنتانەکەم بەخێر بن سەر چاو من دیارە هەموو شتێکیش هۆکاری خۆی هەیە من هەر لە ینی پێشمەرگە دەسم بە یاری بالەکە پێشووتر لە دەربەنی خان بووم بەڵام ئەوەی کە بڵێن گەشتی دەتە مستەوایەک و یاریم کردووە لە دەوری ممتاز و لە دەوری کوردستانە لە پێشمەرگەی سلێمانیەوە دەسم پێ کردووە پێشمەرگەی سلێمانیش بۆ من لە ئێستا و لە داهاتوو لە پێشووتریش هەموو شتێک بۆ من بەڵێ من یانەکانی دەوری عراقیش داوایان کردووم هەموو ساڵێکیش بۆندم بۆ هاتووە بەڵام من دایمە یانەکەی خۆم ئەفزەڵێتی لەسەر و هەموو یانەکانی ترۆ بۆ من خۆشەویستی ئەمیانەیە 15 ساڵ یاریکردن لە میانەیە دیارە شتێکی ئەستەمە تۆ بتوانی بە ئاسانی واز لە شوێنێک بین لە جێگەیەک بینی کە جێگەی گەورەبوونت بێ دەستەی ڕاهێنەر کە دەستەی کارگەڕی یانە لەو ڕۆژەوە من پەیوەندیم بە میانەوە کردووە هەتا ئێستش ینی وەکو کوڕێکی خۆیان سەیری منیان کردووە کاک یادگار ئەزانی یەک شت هەیە لێرە مەسەلەن یاریزانەکانی ئێمە مەسەلەن با هەر نەڵێن کوردەکان عەرەبەکانیش بە هەمومان و هەموو تەغەیراتێک ینی ئەوە نییە تۆ پێی پێشکەوی هەنێک گۆڕانکاریە لە ژیان تا ڕووەدا لەوە چێت تۆ پێی دوا بکەوی هەلی ئەوەش کە تۆ بتوانانی لە منتەخەبی عێراق یاری بکە یا لە ئەوە
شتێک نییە بڵێ وەڵام من بچمە نادێکی جنوب یا وەسەط یا غاز یا بەحری یا هەر شوێنێکی تر یاری بکەم و عادیەوەشم پێدرێت لە منتەخەب یاریکەم یاریکردن لە منتەخەب بە مستەوایە بە ئیمکانێتە بەوەیە کە تۆ بە حەقی خۆ بگەی بەو شوێنە زەحمەتە تۆ بەوەی بڵێ منیانی یاریزانمانەیە چەند ساڵە لە یانەکانی جنوب و بەغا و ناوەڕاستی یاریەکە و تا ئێستش لە منتەخەب یاری نەکردو یاریزانیشمانەیە بە درێژایی تەمەنی لە پێشمەرگا بوو بە درێژایی تەمەنیشی لە منتەخەبی عێراق یاری کردووە ئێمە گەورەترین گرفتمان هەموو ساڵە لە خۆ ئامادەکردن ئەوەیە کە مەسەلەن ئێمە یاری ودیمان کەمە ئەمەش ئەوە نەبێت دەستەی ڕاهێنەر یانەی وەرچی پێشمەرگا حەز نەکا ئێمە یاری ودی بکەین بەڵام ئێمە تا ئێستا تیمێکمان دەست نەکەوتەوە مەسەن تیمێک نییە لە کوردستانە تۆ بتوانانی یاری ودی لەگەڵا بکەیت ئەبێ ئەگەر بتەوێت لەگەڵ تیمێکە یاری بکەی ئیسفادەی لێ بکەی یا ئیسفادە لە هەڵەکانی خۆ بکە ئەبێ سەفەری بەغایا جنوبیا ناوەڕاست بکەی بۆ ئەوەی یاریێکی ودی بکەی ئەمەش ئیمکانێتێکی دارایی زۆری ئەوێ لەسەر نادی ئەکەوێت جاری وا بۆ بەوەی وەزعی ئەمنیوە جاری وا بۆ بەوەی هەنێ دارودۆخی دارەوە ناتوانێت ئەوە بکرێت بەڵام ئەگەر لە کوردستانە هەبووە مەسەلەن ئەگەر لە شارێکی وکو نزیکی خۆمانە هەبووە بۆ نمونە لە هەر شارێکی ئەطرافە بووە ئەمەمان توانی بچین یاری ودی بکەین بیش گەڕێنەوە هەم ئەوانی ئیسفادە لە ئێمە بکەن هەم ئێمەش ئیسفادە لەوە بکەین خۆی یەک شت هەیە یاریزان کە گەشتە مستەوای دەوری ممتاز یعنی با ئێمە بڵێن وەکو چۆن بڵێن وەکو عسکەری لێدێ یعنی تۆ حتمما بێتاقەتەبی هەموو ڕۆژە تەدریبکردن بەیانی ئێوارە بەیانی ئێوارە بەیانی ئێوارە بەبێ ئەوەی مەسەرەن ڕاحەت هەیە بەڵام تۆ هەموو ڕۆژێک تیکرار بکەیت تۆ لەسەریا هەموو ژیانێک ببێ بەوە حتمما بێتاقەتەبی بەڵام ئێمە وەکو یاریزان کە تۆ بۆ پێتەڵێن پیشەگەر بۆ ئەوەی مەسەلەن تەحملی هەموو شتێکەکەی ئەمە لێرە تا ئێستا نەماتوانین یاری دۆستانە بکەین یارە دۆستانەکەیش ئەیکەین یعنی ئێمە بە تەشکیلەی ئەساس و ئەحتیات و بەو 12 یاریزانەی کە وجودی هەیە هەر کەس ینی لەم دەڤەرە گەر یاری بکەین ئێمە هەمووی مستەوای ئێمە لەسەروی هەموویەتی یعنی تۆ ناتوانانی تەشخیصی یاریزان بکەی ئەگەر مستەوای فەریقی بەرامبەر وەکو تۆ نەبێ تۆ ناتوانانی بڵێ ئاستی ئەم یاریزانەی من لە ئاستی ئەوایە مەسەلەن ئمڕۆ بیکەم بە ئەساسی یا نەزرێکم لەسەری دروست بێت چونکە فەریقی بەرامبەرت ئەو شێوە نییە کە تۆ بتانی تەشخیصی یاریزانەکانە بکەیت لەکوێ پێویستی پێێتی لەکوێ بۆیە زۆر جارێ ئەمە کە داخلی دەوری عێراقیشە بین لە مەرحەلەی تەصفیاتمانە دایما بە سستی دەست پێەکەین بەڵام کە تەصفیات مەسەرەن جاری وایە تۆ 6 فەریقە 12 یاریەکەی بۆ 12 یاریەی تر وردە تۆ چتە سەر فۆرمە سەیرەکەی لە دەوری ممتاز مستەوای حەقیقی خۆمان دەرەکەوێ هەموو ساڵێکیش ئەمەمان بەسەر هاتووە من شانازیەکەم بە مامۆستا عەلیوە کە یاریزانێکە من بە درێژایی نەکەر یاریزانی بەیەک و هاوڕێین دۆستین 15 ساڵە بەیەکۆین شانازێکی بۆم گەورەیە بۆ من هەلی یاریکردن بۆ من بۆ ئەویش هەر یەک شتە ئەو یاری بکە من یاری بکەم هیچ فەرق و جدایەک نابینم بەڵام هەلی یاریکردن حەسە بە زروفی یاریەکەیە یعنی یاریەکەی یاری ئێمە یاریەکی تۆپی پێ نییە بڵێ وڵا ئێستا ئەم کوڕە بڵم ئەیتر تەواو 90 دقە مەسەلەن فڵان کەس ئەساسیە ئیتر تەواو یاری ئێمە جاری وا هەیە بە نقاط ئەگۆڕێ احتیمال لە ڕۆژی وا هەیە بە درێژایی یەک مەوسم هەر یەک کەس ئەساسی بێ جاری واشەیە بە درێژایی یەک مەوسم تۆ هەر لەوەچە ساحە نەبینی جاری واشە لە خیلالی شەوتێکا 20 جار تەبدیلەکەی ئەڕۆی دێ گۆڕانکاریەکە بۆ یاریەکەی ئێمە با بڵێن ئەساسی و احتیاتی نییە یعنی من ئەوە زوو ئەو قسەم کرد یاری بالێ شتێکە زەمانە نییە یعنی تۆ شەوتێک یاریەکەی باشی شەوتی دووەم عەکسە بێتۆ لێ فەرەبەرەمە زەحمەتە بڵێ فڵان ئەساسیە بەڵام مامۆستا عەلی کەسێکی گەورەیە لە یاری بالا نەک لە کوردستان لە عێراقی هیوایەتی هەموو کەسێکە ینی مەسەرەن حەزەکە دوای وازێنانیشی لە یاری هەر لە بوارەکەی خۆی کار بکە لە بوارەکەی خۆی ئیش بکە بواری ڕاهێنەریش شتێکی نزیکە بۆ هەموو یاریزانێکی بالا چکە ئێمە ئیشەکەی خۆمان ئەمەیە تۆش دوایە کە ئەڕۆیتەوە مەسەلەن واز لە یاری دێنی ئەچی دەورەیە بێ دەورەی تەدریبی بینی کە دەورەی تەدریبی بینی ئەو کاتە ینی حەزەکەی لە بوارەکەی خۆتە ئیش بکەیت حەز ناکە ینی هەموو کەس ئەمە هیوایەتێتی لە بواری ئیشەکەی خۆیان ئیش بکە بەزی تر ئەوە دوای ئەوە قسمەت نووسی بەزانێ ینی تۆ چیت لێ دێ احتیمالە لە بواری خۆیش بکەی بەڵام بەپێی حکمی ئێمە ینی زۆر بەمان ئێستا لە فێرقەکە نەکار بڵێ وەکو ڕاضی هەر شادەی ڕاضیشمانێ مەسەرەن دەرچووی کۆلەژی وەرزشین هەر پیشەکەیشمان لە دەروی ڕاضە هەر ئەوەیە ینی هەر ئەگەڕێتەوە بۆ یەک شوێن هەمووی
بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەمجارەی ستادیۆم کۆتایی هات کە تایبەت بوو بە تیپی بالەی یانەی پێشمەرگەی سلێمانی پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی نوخبەی بالەی یانەکانی عێراق. کاتێش خۆش بۆ هەمووتان.